لێرانە پارەکانیان بەجێدن ئەگامە لێرە نەبی پارەکە لە بیر ناکەن و ئەلێرە پارەکە بۆ کاک حاجی عەلی بەجێ دەهێڵن. ئەوە هاتیمەوە 1000 دینارتان لە 1000 دینارەکەتان بدەمەوە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت لە هەولێری پایتەخت دیاردەیەکی یەکجار جوان و سەرنجڕاکێشەیە لای بازاڕی گەورەی شاری هەولێر لای قەڵا گەراجێکەیە. خاوەنی گەراجەکە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە نایەتە گەراجەکە بەڵام دەرگاکەی بەکراوەیی بەجێ دەهێڵێت. هەر کاتێک ئەو نایەت ئەو هاوڵاتیانەی کە سەردانی بازار دەکەن دێن لێرە ئۆتۆمبیلەکانی خۆیان دەوەستێنن بەڵام پارەکە لە بیر ناکەن و ئەلێرە پارەکە بۆ کاک حاجی عەلی بەجێ دەهێڵن تاوەکو ئەو دوو بەیانی خۆی دێتن لێرە پارەکە وەردەگرێت و کۆی دەکاتەوە. من گفتوگۆ لەگەڵ خۆیدا دەکەم. کاک حاجی بفەرمووە ئێرە سوپاس بۆم دەرفەتە. بسم الله الرحمن الرحیم بەخێراتتان دەکەین بەخێراتتان دەکەین بەخێر بێن سەرچاوان. بەڕاستیەوە دیاردەکی زۆر جوانە لەناو کوردەواری خۆمانە و دیاردەیە هەر هەیە برێن تازە نییە لەبەرەوەی ئەلحەمدوللا و شکر کورد بەو شتە ناسراوە کە شتی جوانی هەیە. ئەمە وەکو کورد ئێستا خەڵکی شاری هەولێر زیاتر چکە ئەمە شوێنەکەمان شاری هەولێرە لە شاری هەولێر شاری سوڵتان مزەفەر برین شارەکە ناسراوە بە ڕەوشی جوان و بە تەقوا و بە ئیمان و بەو شتانە زۆر جارێ ئەمە ئەو سەلام و ڕەحمەت الله وبەرەکات وەچی ئەو برێن سایەخانە دێنەکنەما دێن لێرانە پارەکانیان بەجێدن ئەگامە لێرە نەبین چکە دکتۆرەکانمان دکتۆرە بەڕێزەکان دووشەمان و پێنجشەمان نایەن ئەو کاتێ مەش گەراجەکانمان چۆلە کە چۆلە تاکتاکە خەڵک دێ پارەکەی لێرانە وەکو ئەو ئێستا جەنابتان دەبینن و شاید حاڵی قسەکەش تازە کابرایە کە ڕۆیی حینەن شتی گوت و شتێکی تکەش تقریبان پێشی مانگەک دەبی گەنجەکات گوتی بە قورعان لە کەرکووکم شەو هاتیمە ئێوە لێرە نەبوونا ئەوە هاتیمەوە 1000 دینارتان لە 1000 دینارەکەتان بدەمەوە. جا ئێمە لێرانە کوردمان دێتەکنی عەرەبمان دێتەکنی هەروە بێتەوە برین خەڵکی بادینان دێ خەڵکی سلێمانی دێ خەڵکی کەرکووک دێ ئەوانە دێن ئەوانە هەمویان بەڕاستی دەبی برێن جێ متمانەنە جێ دەستخۆشینە سوپاسیان بکەین و دەستخۆشیان لێ دەکەین ئینشاءڵڵا تەمەنیان درێژ دەبیتن و خوای تەبارەک و تەعالا هەر ئەو هەلا برێن جێ ئەمان و ئەمین دەبن. کاک حاجی ئەو کاتانەی پارەکە لێرە بەجێ دەهێڵدرێت تاوەکو بەیانی ئێوە دێن هەر وەکو خۆیەتی دەست هەر وەکو خۆیەتی کەس دەستکاری ناکاتن زۆر بە جوانیش وەکو خۆی دادن جاروەیە 14,000 جاروەیە 10,000 جاروەیە 7,000 جاروەیە 11,000 و جارەی کە ئەو ڤیددیوەکەمان لەسە کرد 11,000یان بەجێ هێشت بوو ئەوە کوڕەکەم ڤیددیوێکی لەسە کرد برێنەوە جاری هەر ئەو جارەنەوە جاری یەکەم بیتن زۆر جاریکە و هالە ڕوویدایە زۆر بەڕێزی زۆر مەمنون بەخێر بێن سەر چاوان. بینەرانی پایتەختەوەی جێویستی بوون گوتەکانی کاک حاجی عەلی بوو خاوەنی ئەو گەراجەی کە هاوڵاتیان سەردانی گەراجەکە دەکەن ئەو ڕۆژانی کە کاک حاجی یاخود کوڕەکانی لێرە نین گەراجەکە دەرگای کراوەیە و خەڵک کەس نییە پارەی بداتە ئەوانەی کە لێرەن خاوەنەکانی بەم شێوەیە پارەکە بەجێ دەهێڵن و تاوەکو بەیانی کاک حاجی و کوڕەکانی دێن پارەکە کۆ دەکەنەوە.